دەستەی دەستپاکی هەرێم ڕۆژەیەکی نوێی لە ڕێی پلانێکی استراتیجیەوە بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی دەست پێ کردووە و بۆ هەماهەنگی و بەگشتدا چوونەوەی کارە نایاسایەکانیش داوای لە دەستگاکانی ڕاگەیاندن و چالاکوانانی مەدەنی کردووە کە هاوکاریان بن چونکە بە وتەی خۆیان لە ئێستادا گەندەڵیەکان بەبێبوونی پەرلەمان و هەماهەنگی لایەنی پەیوەندیدار فراوانتر بوونە و مەبەستیانە ڕێگری تەواو لە فراوانبوونی بکەن. ئەو سەکتەرێکی ئێستا مناقەشە سێکتەری ڕۆڵی میدیا و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنیە تۆ لەو جێبەجێکردنی ئەو سێکتەرە پێویستە بە هاوکاری ئەو بەڕێزانەوەتە میدیاکاران و کۆمەڵگای مەدەنی کەواتە بێ خۆیان بەشدار بن لە نووسینەوەی پلانەکەی خۆیاناتە پلانی کارەکە ئێمە توانین وەکو میدیا چی بکەین بۆ دژایەتی گەندەڵ چی بکەین بۆ ئەوی بتوانین ئێمە استراتیژیە جێبەجێ بکرێت بۆ نمونە دەتوانین سکۆڕ و سیمینار بکەین دەتوانین ڕیکلام بکەین دەتوانین ناوەرکشۆپ بکەین پێشنیارێک ئەو بەڕێزانە پێیان باش بێ و پێشنیاران کۆ دەکرێتەوە دەخرێتە خشتەی کار بۆ بەگشتداچوونەوەی تەواوی ئەو کارە نایاساییانە دەستەی دەستپاکی مەبەستیەتی لە ڕێی هۆشیاری کۆمەلگا و بە تایبەت میدیاکارانەوە هەڵمەتێکی نوێ بۆ ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی دەست پێ بکەن ڕۆژنامەنووسێکیش دەڵێت میدیا ڕۆڵێکی دیاری هەیە بەڵام زۆر جاریش بربەستیان بۆ دروست دەکرێت. یەکێ لە ئەرکەکانی ئەمەش ئەمڕۆ ئەو چالاکی و کار و پلانانەیە کە میدیاکان پێویستە پێی هەڵبسن تاوەکو بتوان ڕۆڵ ببینن لەم کارەیە لە بەرەنگاربوونەوەی گەندەڵیا دیارە کۆمەڵێک هۆکاری زۆر هەن کە میدیاتوان کاری لەسەر بکاوە کۆمەڵێک بابەتی دیسانەوە گەندەڵکاری هەن کە ڕوبەڕووی میدیا بنەوە ناتوان کاری خۆی لەسەر بکە ئێمە ئەمانە ئەخینە ڕوو بۆ ئەو بەڕێزانەی کە کاریان لەسەر ئەم دروستکردنیان نووسینەوەی ئەم استراتیژە کردووە و حکوومەتی هەرێمیش قبوڵی کردووە و دەشی بۆ دانراوە تا کەی کۆتایی بێ. چالاکوانان و ڕێکخراوەکانیش کە زۆریان کاری تایبەت بە ڕووبەڕووبوونەوەی گەندەڵی ئەنجام دەدەن بەڵام وەک دەڵێن بەهۆی ڕێگریکردن لێیان و پێنەدانی زانیاری دروست پێیان ئەوانیش کارەکانیان گرفتی تێدەکەوێت. یەکێک لە ڕۆڵەکانی گرنگی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی مەوزوعی بەرەنگاریە بۆ مەوزوعی گەندەلی دژە گەندەلی ڕێکخراوە تەمان ئێستا حازرە لە ورکشۆپە تایبەتن بە کارکردن بە دژی گەندەڵی دەتوانن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەو ڕۆلە زۆر زۆر بە باشی ببینین بە هەمانگی لەگەڵ مؤسساتی معنی بە گەندەلی تەمان ئەوە زۆر گرنگە کە ئەو ڕێکخراوە دەتوانن ئیش و ئازاری ئەو مؤسسەیە دەستنیشانی بکەن. دەستەی گشتی دەستپاکی هەرێم لە دوای دروستبوونی توانیویەتی چەندین کەیسی گەندەڵی بخاتە ڕوو بەڵام لە ماوەی 2 ساڵی ڕابردوودا و دروستبوونی دۆخی سیاسی و نەبوونی دەستگای یاسایی پەرلەمان کاریگەری لەسەر سیستبوونی کارەکانیان دروست بووە و ئەمەش هۆکارەکەی بۆ نەبوونی حکوومەتێکی یەکڕیزی نیشتیمانی و باڵادەستبوونی حیزب و بەرپرسان لە تەواوی جومگەکانی حکوومەت کە دوجار دەستگایەکی لەم شێوەیە ڕێگری لە نادادگەری و کارە نایاساییەکان بکات. ئاراس عەزیز کەناڵی پەیام هەولێر.